ژینگە پارێزên Raniye man ji dewamê girtiye. Cadde û kolanên Eyûb Bajarî bi giştî îdareya raperîn pir bûyne ji zibil û xaşak yan jî gilêşî. Ev heftê rojek ku ژینگە parêz û şofêrên otomobîlên komkirina zibil û xaşakî li Raniye mûçên xwe wernegirtîne. Kompanyayên komkirina gilêş dibêjin ev 6 mehe ewan şayisteyên xwe yên darayî wernegirtine ji ber wê yekê jî mûçeyê karmendên xwe ژینگە parêz û şofêran nadere. Ev yek bûye cihê nerazîbûna şofêran û dîsan ژینگە parêzan ji ber wê yekê jî ewan ragihandiye ku ew dewamê nakin. Hûn dibînin encama dewam nekirina wana çawa ye li cadde û kolanên Raniye. Ev rûke aha wisa bûye. Xelk jî bi rastî jî bêzar e dibêjin nexweşî dê belav bin. Ev havîne jî û bêhna gilêşî gel mêş û mûran ew bêzar kirine. Ev rûke berpirsiyar li ser evê mijarê de be. Meseleya wernegirtina şayisteyên darayiyên kompanyayên komkirina zibil û xaşak ev çend heyve gelek bi zeqî bi aşkirayî di rojevê de ye. Dawiya mehên sala borî dîsan ev sala jî piştre hinek kompanyan man girt ragihandin dê vegerin. Hejmareke kompanyan gotine wê dest bi dewamê bikin û di dest de bi komkirina gilêşî bikin ji ber ku wan sûza wergirtina pareyên xwe ji hikûmetê wergirtiye. Ev rû berpirsiyar li ser vê mijarê dibe heta kengî dehûsa mînin cadeyên Raniye û îdara raperîn giştî û kengî ev ژینگە parêze mûçeyên xwe werdigirin. Em dê li ser vê mijarê ev rûke taybet kêm li ser Raniye mêhvanên me hene. Birêz Rêkew Cewdet nûnerê ژینگە parêzên Raniye ye. Gel birêz Asî Umer serpereştiyarê kompanya Garex e ku ya komkirina zibil û xaşakê wê de verê ye. Gel birêz aware Kwêxa Elî rêberê şarewaniyên îdareya raperîn li gel me dibin awayekê rasterast bixêr bin zor zor spas nekim. Li kak Rêkewtê dest pê yekim. Kak Rêkewt weke ژینگە parêzek ew çend debêt ke mûçet wernegirtiwe. سڵاو وڵای ئێمە وەکو ژینگە پارێزانی Raniye و بیتوێنە پشت دەر بە کاملی ئێمە دوو مانگ دەی معاشمەوە نەگرتووە و لە 34ەوە تەندەری کۆمپانیەکەمان تەواو بووە و کۆمپانیەکەشمان 6 مانگ دەبێت شایستی دارەی خۆی وەرنەگرتووە لە حکومەت. یعنی کە دوو مانگە موچەت وەرنەگرتووە دوایین مانگ کەی بوو موچەی مانگی کامەیان بوو کە وەرەگرت؟ مانگی دوو وەرگیراوە. ینی موچەی مانگی دوو وەرگیراوە سێ و چوار مانگی سێ و چوار ماوە. باشە دەتوانیت پێم بڵێت ئەمە چه کارتێکردنی هەبووە ئەمە تەسیرێکی هەبوو لەسەر ئێوە؟ بەڵێ ئەوە تەسیرێکی هەبوو لەسەر ئێوە ژینگە پارێز و شوفێران کە دوو مانگ دەبێت لە مانگی دووە موچەتان وەرنەگرتووە. بەڕاستی ئێمە یعنی هەمومان یعنی بە کارمەند و بە بەڕێوەبەر و بە هەتا بە سەرپەرشار و کرێکار و مراقیب و شۆفێرەوە هەمومان یعنی لە باردۆخێکی خراپ دەین لەبەرەوەی شایستەی دارەیمان بۆ سەرم نەکراوە. ئێمە لە ژینگە پارێزانی Raniye بەڕاستی لە حاڵەشی لە هەمواردا دەژین لەبەر ئەوەی موچەکانمان پێ نەدراوە و دیار نییە داخوا کۆمپانیەکە دەدرێ بە چێ یاخۆ چێوەی دەگرێت لە ئێستا ئێمە گرێبەستمان نەماوە. خۆت گرێبەست نەماوە لەگەڵ کۆمپانیا؟ هەر کۆمپانیەکە گرێبەستی نەماوە لەگەڵ حکومەت. باشە پێکارەکانش بێ گرێبەست بوو لێستا. باشە کاک ڕێکەوت ئەتوانی پێم بڵێت ئەو ڕۆژەی کە ئەچوویت بوو دەوام سەرەتا پێم بڵێ لە کێیەکەوە مانتان گرتووە؟ ئێمە لە 34ەوە کە کۆتایی کۆتا ڕۆژی تەندەرەی ئەو کۆمپانیایە بوو لەو کاتۆ ئیش نەکراوە. ئیش نەکراوە؟ ینی ئێوە حەزەکەم بچنە سەر ئیش ئەگەر موچەش وەرنەگرن بەڵام چونکە کۆمپانیا تەندەری نییە لە بەروا ناچنە سەر ئیش؟ ئێمە بە دوو هۆکار ناچینە سەر ئیش لەلایەکە کۆمپانیا تەندەری نەماوە لەگەڵ ئێمە لەگەڵ حکومەت ئەگرێبەتی نەماوە لەلایەکیش لەبەر ئەوەی ئێمە موچەکانمان دواکەوتووە پێویستە ماگانە لە وەختی خۆی موچەکان وەربگرین لەبەر موچەکانی ئێمە بەڕاستی کەمە بەشی بژێ ژیانمان ناکە ناچار دەبین یعنی
پێویستە لە وەختی خۆی وەرگین دەناهیت زۆری کرێکارەکانمان بێ ئیشوکارن ئیشوکاری تریان نییە ناتوان بژێژیان بەڕێ بکەن زۆری کرێتیە. موچەکەتان چەندە هەر یەکە و هەر ژینگە پارێزێک چەند وەرەگرێ هەر شوفێرێک چەند وەرەگرێ؟ کرێکارەکانمان دوو بەشن بەشێک 285,000 وەرەگرێکە لە تەندەری ڕابردوو وەرگیراوە بەشێکش 350,000 وەردەگرێت کە کرێکاری کۆنا شۆفێرەکانیشمان بەڵێ 400,000 هەیە تاوای بزانم. باشە بە 350,000 ینی بەشی ئێوە دەکە ئەزانم زۆر کەمە ئەتوانی پێم بڵێیت وەکو ژینگە پارێزێک ڕەنگە ماڵ و مناڵە هەبێ ڕەنگە لە خانوویەک دابی کە کرێ بێت ئەوە چۆن نەتوانن ئاوا بەڕێوەی ببەن بەو 350,000 اینجا ئێستاوە دوو مانگی دەبێت کە وەرتان نەگرتووە. بەڵێ واللهی بەشمان ناکە بە حقات یعنی ئەگە واقعەکەی بڵێ ئەو پارێ بەشی هیچ ناکات بەڵام یعنی ئێمە واتە هەمولی پێوە دەکەین کە ماگانە بەشمان بکات لە هەمان کاتدا دیسان بەشمان ناکات و لە وەختی خۆشی پێمان نادرێت. باشە خەڵکەیە کە زۆر پێویستی پێ بێت وەری نەگرت بێت خەڵکەیە کە کێشەی بوو دروست ببێت لە وەرنەگرتنی موچە. بەڵێ شتانە ڕوویداوە کرێکارمانێت تووشی کێشە بۆ لە ماڵی خۆی لەبەرەوەی کە بژێوی ژیانی بۆ تێڵێ ناوەڕەنگە خوا نەخواستە تووشی جیاببوونەوە بێ لە هەمان کاتیشدا ئێمە شارەی خۆمان خۆش دەوێت حەزمان لێ خزمەتی بکەین لە ئیشی خۆمان بێزارنین بەڵام داوا دەکەین لەلایەنی بەرپرس لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاورێک لە ژینگە پارێزان بداتەوە و یعنی ئێمە بەڕاستی لە تەندەرینەوە داوای زیادکردنی مەعاشەکانمان دەکەین چون لە ڕابردوو ئێمە 450,000 وەرگرتووە. باشە یەک شتم پێ بڵێ جاران کە ئیشتان دەکرد ڕۆژێ چەند سەعات بوو چەند ئیشتان دەکرد چەند زبل و خاشاکتان کو دەکردەوە ئەی ئەمڕۆ کە ئەو دیمەنانە ئەبینن چۆنە بۆ ئێوە؟ ئێمە بەپێی ئیشەکانمان دەگۆڕێ کاتی ئیشکردنمان هەڵبەتە سیاری خۆڵ و خاشاکمان هەیە کە لە سەعات 3 دەرچووە یان لە سەعات 4 دەرچووە حتا تەواو بووە ئیتر کاتەکەی دیار نەبووە کرێکارمان هەبوو لەسەر شۆستا لە سەعات 5 بەیانی شەشی بەیانیەوە هەتا نیۆڕۆ. ئەمڕۆ بینیم هەنێک دیمەنم بینی قەتڕانیە ئاوام نەبینیوە یعنی ئەوە دیار دەبێت ئاشکرا دەبێت کە ڕۆلی ئێوە وەکو ژینگە پارێز چەند گرنگە یعنی ڕۆژێک دوو ڕۆژ لە دەوام نەبن چی بەسەرمان دێت بەڕاستی ئەتوانی پێم بڵێیت کاکەڕێکەوت ئەزانم خۆشتان دڵگرانن بەو دیمەنانە ئەتوانی پێم بڵێت چۆنە کە ژینگە پارێزێک ئاوا دەبینیت ئاوا پیسە جادەکان پڕن لە زبل و خاشاک قسەیەکت هەیە لەسەرەوە بکەیت چ هەستێکت بوو دروستە بێت؟ بەڵێ بێگومان قسەمان هەیە ئێمە وەکو تەواوی کۆمپانیا تەواوی ستافی خۆمان لە ئیشکردنمان بەڕاستی بە هەر هەمومان ئەو وەزعە زۆرمان ناخۆشە زۆر لە دڵمان گرانە لەبەرەوەی ئێمە چەند ساڵە ئەوە خاوێنی دەکەینەوە یەک لەبارەی خۆم 7 ساڵم منەوە خاوێن دەکەمەوە یعنی بەڕاستی ئەوڕۆکە دەبینم ئەو شوێنی کە من خاوێنی دەکەمەوە ئێستا بۆ بە زەبڵدان خەڵکانێک لە ڕێوە تووشی نەخۆشی دەبێت بێگومان ئەوە کارەساتە بۆ هەمومان بۆ بێگومان دەبێت خەڵکش ئێستا ئەوە بزانێکەوە بوونی ژینگە پارێز چەند گرنگە لە ناو شارە بوونی ژینگە پارێز چەند گرنگە لە ناو وڵاتە لەبەر ئەوەی گە ژینگە پارێز نەبێت بەدەیان و سەدان نەخۆشی بڵاو دەبێتەوە. ڕاستە لەگەڵم بمێنە کاکڕێکەوت کاک ئاسوومە لەگەڵە سەرپەرشتیاری کۆمپانیاکەیە بەخێر بێت کاکاسو ئەمێ بزانم چەند دەبێت کە شایستەی داراییت وەرنەگرتووە لە حکوومەت؟ زۆر سپاس بۆ ئێوە وڵا 6 مانگە شایستە داراییەکان من وەرنەگرتووە مەرە پارەکە چەندە؟ گرێبەستمان تەواو بوو بۆمان درێژ کرا 6 مانگ لەو 6 مانگە تای سەوەرمانەگرت. جان پارەکە چەندە؟ پارەکە 6 مانگەی تر بە مانگە بڵێن بەپێی مانگ بەپێی تەنتەرەکەی لە 470 میلیۆنی تر هەر مانگۆ بەپێی شایستی تر بەغەرامە ئەتە شتە لێبڕینە ئیتر ئەو 6 مانگە ئەکاتە میلیارد چەندێکە کات ئەو 6 مانگە پارەمان وەرنەگرت یعنی زیاترە لە 2 میلیارد تقریبا نەرەوە باشە 6 مانگ تو حسابی خۆت کە 2 میلیارد و شتێکە پارەمان وەرنەگرتوێ ماوەندەی لەبەر پارە وەرگرتنەکە ژینگە پارێزەکان موچیان وەرنەگرتووە؟ بە تاکید لەبەر پارەوەگرتنەکە تۆ 6 مانگەی مە پارە لەکوێ بین دوو مانگی 1 و 2 3 و 4 تاکو دوو شاتین لە دوو بەدواوە نەماتوانین لەوە زیاتر ئەوان تیشمان هەر بە قەرز دێنا هەر بە شت دێنا بە هەماهەنگە تاکو
توانیمان موچەکانیان بەدابگەین لەوە زیاتر دەسەڵات و تااقەت نەما. باشە پێش ئێستا ڕووبەر چەند بوو بەرپرسیارەتی ئێوە پاکردنی چەند ڕووبەر بوو چەند زۆن بوو ڕۆژانە چەند تۆنی زبل و خاشاکتان کو دەکردەوە وەکو کۆمپانیا؟ وەکو کۆمپانیامە لە هەموو زۆنەکان بەشی خۆی کۆکاتەوە بۆ نمونە زۆنی سواقڕەمان هەیە 50 تەن کۆکاتەوە بەس ڕانیە هەموو ڕۆژێک تاوانە ئەم باسی هەموو ڕۆژێکت بۆکەم ڕانیە لە 95 تا 100 تەن کۆکاتەوە حاجیاوە 90 تەن کۆکاتەوە قەڵازێ 90 تەن کۆکاتەوە تۆمە هەموو ڕۆژەکەم تەنە کۆکرێتەوە هەموو ڕۆژێک تۆمە فرێنەدرێ حتمما کارە سات دروستە بێ. باشە چەند لە کۆمپانیا ئێوە چەند جینگە پارێز و شوفێر هەن؟ بە تێکڕای تقریبان خۆی لە 800 کارمەندەدا بە ژینگە پارێز و 830 کرێکار تا 50 کرێکارمانەیە بە ژینگە پارێز و بە شۆفێرەکانەوە دەستگە لە کارمەندەکان. هەمویان موچەی دوومانگیان وەرنەگرتووە؟ بە تێکڕای کەسی موچەی دوومانگی وەرنەگرتووە. هەمویان ئەو 800 کارمەندە ئەتوانێت وەکو کۆیەک یعنی ئەبوو بە 300 تۆن زبل و خاشاکی ڕانیان کۆ دەکردەوە؟ بە تەکید هەموو ڕۆژێک 100 تەن ئێمە لە ڕانێ کۆکەینەوە هەموو ڕۆژ. باشە هەموو ڕۆژێک بەس ڕانێ 100 تەن قەڵازێ 90 تەن. بەڵێ بەڵێ 50 باشە کاک قەڵازێ 90 تەن. باشە ئەتوانی پێم بڵێت پارەی کرێکار یان ژینگە پارێز و شوفێران چەندە لە لای ئێوە؟ بە تێکڕای 280 میلیۆنە هەموو مانجگەی 280 میلیۆن بەس بۆ ژینگە پارێز و شۆفێرەکاندانی تێکڕایی. ینی زیاترە لە 500 میلیۆن قەرزارن ئێوە بەڵام لە هەمان کاتدا حکوومەت قەرزاری ئێوەیە. 580 میلیۆن قەرزاری. باشە کاکاسۆ پێش ئێستا بەڵێن دراوە بە کۆمپانیای تر بوو نمونە دوای جەژن پارەکەیان وەربگرن ئەو بەڵێنە بە ئێوەش دراوە؟ بە ئێمە دراوە بەڵام کۆمپانیا وەکو پارە چەکەیە چەک کراوە مەسەن بەڕێبراتی شارەوانەکان لیژنەکان هەموو چەکانیان حاضر کردووە دایانە بە ئێمە بچینە بانک قەچینە بانک پارەی لێنی. ئەوە مشکلەکە لێرە کە پارە لە بانقانیە جیناوان کە هەموو شتەکانیان بەڕێ کردووە هەموو ڕێکاری یاساییەکانیان بەڕێ کردووە جێبەجیان کردووە کێشیان نێوان بەڵام وەکو ئێمە لە بانک پارەی لێنێ پارە سەرفکردی ئەوەیە مشکلەکە. دەزانم کاش نییە بەڵام کۆمپانیا هەیە دەڵێت من دەستم بەکار کردەوە چونکە بەڵێنم پێدراوە دوای جەژنی ڕەمەزان سیولە دێت و پارەم دەدەنێ شتێکی وا هەیە لە ئارادا بۆ ئێوەش؟ یەک شتێکمان نەبیستۆ تا ئێستاکە هیچ شتێکی وە بۆی من نەبوو بڵێن دەست بەکارکردنەوە پارەتان بۆ سەرفەکەن شتیوان نەبوو. باشە ئەگەر ئێستا بتانەوێ مانگنەکەش بشکێنن ئێوە ناتوان دەست بە ئیش بکەن نە چونکە تەندەری ئێوە لەگەڵ حکوومەت تەواو بووە لە 34. بەڵێ ئێمە وەکو بانگرتن ئەو خەڵکی کە مانی گرتۆ بووی کە مەعاش وەرگێ مانی بۆ نەگرتۆ کە ئیشکاتەوە لە بەرەوەی هەمومان گرێبەست بە سەر چووە گرێبەست لە چوە گرێبەست تەواو بووە ینی و کەمانیان گرتووە بۆ پارەمانیان گرتووە داوای پارە و حەقی شایستەکانی خۆیانەکەن کە ئیشیان کردو کاریان کردو پارە وەرگرن ژناوکو گرێبەستمان لەگەڵ کەسانی ئێمە تەواو بۆ گرێبەستمە. یعنی ئێستا هی ئێوە تەنیا وەرگرتنی شایستەری دارایی 6 مانگە نەک تازەکردنەوەی گرێبەستیشە یان داواکاری ئێوەی کۆمپانیا چییە؟ داواکاری ئێمە کۆمپانیا گەر ڕێککەون ڕێکەوتن هەبێ و پارە هەبێ و ئیمتیازاتەکان باش بێ و حکومەت وەکو پێویست بڵێ کاکە من هەموو مانجێک پارە سەرفەکەم ئێمەش وەکو پێویست دینە پێشەوە وەکو کۆمپانیا دەست بەکارەکانەکەینەوە چۆنمان کردو باشترەکەی. بەڵام ئەگەر نەبێت کۆمپانیا لە چۆ پارە بێن ێوانە 6 مانکە تۆ پارە وەرنەگری لە کوێ لەوە زیاتر هەر تااقەتە دەوێت تۆ بە ئێمە ئەڵێن 580 میلیۆن بەس شایستەی کرێکار ژینگە پارێزەکانە ئەی ئەم ئامێرانە بەچی کارەکەن ئەو داوەتانەوانیە بەچی بەڕێواچن. باش زۆر سپاس دەکەم کاکاسو لەگەڵم ببێنە ئەچم لای کاکاوەرە بەڕێبەری شارەوانیەکانی ئیدارەی ڕاپەرینە بەخێر بێ زۆر سپاس دەکەم کاکاوەرەتوانن بە من بڵێن ڕۆژانە لە ئیدارەی ڕاپەرین
چەند زبل و خواشاک کۆ ئەبێتەوە بەس بۆەوەیە بزانم ئێستا چەند لە جادە و کۆڵانەکانی ڕاپەرینە ئەو هەموو زبل و خاشاکە ڕۆژانە نزیکەی 420 تۆن و زیاتر و کەمتر بە پێی ڕۆژ و بارودۆخ کۆ دەبێتەوە لە تقریبا 8 ڕۆژی ڕابردوودا فراغێکی عقدمان هەبوو لەگەڵ کۆمپانیا و کۆمپانیا کۆکەرەوە ئەو ماوەیە بۆ خۆمان وەکو شارەوانیەکان و بە ئامێری شارەوانی و بە شۆفڵ و گەڵابۆکان و هەروەها باغەوانەکانی شارەوانەکان کاری پاکردنەوەمان کردووە بەڵام ئەمڕۆ ئەم ڕۆژی ئەمڕکە ڕابرد ئێستا ئەمڕۆ کۆکردنەوە ئەنجام نەدراوە بەداخەوە زبل و خۆڵخاشاچێکی زۆر کۆوەتەوە باشە یعنی مەبەستان ئەوەیە ئەوەی کە ئێستا دەیبینم هەموو تەنیا زبل و خاشاکی یەک ڕۆژە لە شەقام و کۆڵانەکان هیچ سەرشەقامەکان بەڵێ بەسی ماڵەکان نزیکەی هەفتەیەکە کۆنەکراوەتەوە بەس ئەوەی ئێستا لە کەناڵەکەیەوە پەخش دەکرێت وەڵاوی یەک ڕۆژە کە تەنها دوێنێ ڕۆژتە دوێنشەوە توانای شارەوانی هەیە یعنی ئەگەر وابێت توانەتان هەیە بتوانە زبل و خاشاکی ڕاپەڕین کۆ بکەنەوە نابەدڵنیایی توانامان نییە بەس بە ئەو گەڵابە و ئامێرانی کە گەورن بەکارمان هێناوە بۆ خۆمان کۆمەڵە کرێکارمیان بەکرێگرتووە لەسەر بودجەی بەڕێوە بەرایەتی توانیمانە ئەو دەڕۆژە یعنی نزیکەی 9 ڕۆژە هەر چۆنێک بێ دوا بکەین کە شارەکان بۆنگەن نەکەن یاخود چۆن بڵێن زبڵەکان ئەوەندە کۆنە بێتەوە کە کێشەی تەندروستی بۆ هاوڵاتیان دروست بکات یعنی بێژگە لە دیمەنەکە من تەسەوەر ناکەم ئێستا چ بوونێک لەو جادانە بێتن ئەتوانم پێم بڵێن ینی تاواکوکەی ئەتوانن لە بودجەی خۆتان بە مثلەن بە باخەوان کاری ژینگە پارێزی بکەن بەو ئامێرانەکە لە بەردەستانە بشتی تر پێویستان پێناوێ بە پرۆژەکان مەبەستم ئەوەیە بزانن توانن تا چەندی تر ئەو کارە بکەن شوێنی کۆمپانیا پڕ بکەنەوە ئێمە بە هیچ شێوەیەک لە توانەماندانی بەڵام چۆن بڵین کە کێشەکە ڕووی داوە ناچارین کە ئەوەندەی پێمان بکرێت هەوڵمانداوە بۆ چارەسەری کێشەکە بەڵام بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ جەنابی وەزیر کە لە ماوەی ڕابردوشدا بە خۆشتان ئاگادارن کە جگە لە دوێنێ کە یەکشەمە بوو ئەوانی کە هەمووی پشوەکانی جێژنی ڕەمەزان بووە ئەمڕۆ جەنابی وەزیر موافقەی کردووە کە بەو مەرجانەی کۆمپانیا کە دایناوە بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ڕازی بووینە ئێمە دیارە ئێمە نووسرامان بەرز کردوێتەوە وا بڕیارەکە بەیانی ئینشاءڵڵا گرێبەست ئامادە بکەین و بۆ دوو بەیانی بیبینەوە بۆ وەزارەت لێ گرێبەست ئیمزا بکرێتەوە و کۆمپانیا دەشتوانێت لەم ڕۆوە لەسەر ڕەزامەندی جەنابی وەزیر دەتوانێت لەم ڕۆوە کە کاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بکات لە سنووری دارەی ڕاپەڕین باشە ئەوە بەشێک لە کێشەکە چارەسەر بوو ئێستا کێشەیەکی گەورەتر هەیە ژینگە پارێزان مانیان گرتووە 6 مانگ دەبێت کە کۆمپانیاکە شایستەی دارایی وەرنەگرتووە هیچ یعنی بەڵێنێک ڕەزامەندیەک هەبووە هیچ جەنابی وەزیر لەسەر پێدانی پارەکە بۆ کۆمپانیا معلومی جەنابتانە کە ئەو قەیرانی کە ڕووی لە ناوچەکە و بە تایبەتی کوردستان کردووە سنووری ئێمەشی گرتوێتەوە بانکەکان وەکو پێویست بڕی شایستە پارەی نەقتینیان لێ نییە ئەوەی کە هەیە بۆ موچە یاخود لە حاڵەتی تاریفدا بەش دەکرێت بە سەریاندا ئەوەی کە جگەی خۆشحاڵی ئێمەیە دوێنێ ئێمە پەیوەندیمان پێوەکرا کە لە ڕێگەی حیزبەوە بەڕێز کاک بافڵ هاوکاریمان دەکات بە هاوکاری کۆمپانیاکان دەکات کە بە شێوەیەکی نەقتینە موافقەی کردووە کە بودجەیەکمان بۆ تەرخانکە ئەوەی کەش بانقەکان توانی ویانە 100 نا بە 150 140 130 بودجەی ینی پارەی نەقتینە بۆ کۆمپانیاکان دابن بکەن ئێمە لەگەڵ کۆمپانیا ڕێکەوتین ئینشاءڵڵا لە داهاتوو ینی لە ڕۆژی ئایندە و لە دوو ڕۆژی ئایندەدا کێشەی گرێبەستمان نابێت و دەست پێکردنەوە بە ئیشەکەش بە هەوڵ و ماندووبوونی پاکەوانەکان و بە هیمەتی کۆمپانیاوە ئەو خێرخوازانی کە لێرە هاوکارمان بوونەوە هەروەها هاوکاری حیزب ئینشاءڵڵا ئیشێک بکەین کە هەر چۆنێک بێدەم زوبڵانی کە لە وێنەکاندا دیارن کۆبوونەتەوە کۆتایی بەم دیاردەناشیر نەبێنین باشە
پێش ئێستاش قسەیەک یان بەڵێنێکی بەڕێز هاوسەرروکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بافڵ هەبوو بۆ ئەو مەسەلە چارەسەرکردن بەڵام کاتی بوو مەسەلەکە چارەسەر نەکراوە جارێکی تر مانگرتن ڕاگەیەنرا ئەوەی کە بەڵێن بە ئێوە دراوە لەلایەن حزبەوە چارەسەر بکرێت چۆنە پارەکە چەنە بێ کەی خەرج دەکرێت بەدڵنیایی کاتیە بەدڵنیایی کاتیەمە کێشەی حزب نییە کێشەی حکوومەتە بەڵام کێشەکە ئەوەندە گەورە بووە کە ئێمە وەکو بەرپرسانی شار بەڕێ سەرپرشتیاری داری ڕاپەڕین برا سەرۆک شارەوانەکان نزیکەی 300 میلیۆن دینار لە خەڵکمان قەرز کردو دامانە بە کۆمپانیا دوومانجی ڕابردووماندا ینی هەمومان دەست لە ناودەست دەمانەوێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت کێشەکە کێشەیەکی ئاسایی نیە پەیوەندی هەیە بە تەندروستی هاوڵاتیان پەیوەندی هەیە بە سیمای شار پەیوەندی هەیە بە ئەو سێکتەرانی کە شارستانی لە کێشەی خۆڵ و خاشاک بەسراونەتەوە یان ناکرێت ئەم بەم شێوەیە بەردەوام بێت هەموو هەوڵەکان لە ئارادان کە بە ئەم چارەسەریم کێشەیە بکرێت و کۆتایی بەم کێشەیە بهێنرێت باشە لەگەڵ من بمێنە کاکاوارە چمە لای کاکاسو کاکاسو ئەوە بەڕێ سەرروکی شارەوانی دەڵێت ئێوە ئەتوانن هەر لەمڕۆ دەست بەکار بکەن گرێبەست ئێوە تازە دەکرێت بە ڕەزامەندی جەنابی وەزیر ئێوە ئەتوانن دەست بەکار بکەن ئەتوانن ژینگە پارێزان ناچار بکەن بێنە سەر کار دەستیان خۆش بێ مژدەیەکی باشە بەڵام ئێمە ژینگە پارێزان بڕارێکیانداوە کە موچەکەیان بۆ سەرکرێ و شایستێ دوومانگەی کە تێپەڕیەوە بەشکم ئینشەڵا هەوڵ دێنەوە چارەسەرکەین و ئێمەش خەفەت بۆ شارە ئاخۆین ئێمە شەو شارە چەند ساڵە بە چنگ و پەنجەی خۆمان خاوێنەکەینەوە یعنی ئێوە دەتوانن دەست بەکار ببن لەمڕۆوە لە سبەینەوە لە ڕانیا و هەموو ئیدارەی ڕاپەڕین هەوڵە دەین بەڵێ هەوڵە دین ئەگەر مژدەکان باش بن قسەکان خۆش بن ئامانجەکان بگەینە نەتیجێکی باش ئێمەش بۆ ئاسایی و دەست بەکارەکەینەوە و زۆر زۆر بەعتیادی وەکو کاگاوەرە فەرمیە بە هەموو لایەک بەیەک بە ئامانجەمان پێکە هەوڵە دەین چارەسەری کێشەکان بکەین سپاس دەکەم کاکاس و کاک ڕێکەوت ئێستا وەکو ئەوەیە کە تۆپ لە ساحەی ئێوەیە ئەڵێن ئەگەر ژینگە پارێزان بێنە سەر ئیش ئەتوانن دەست بەدەوام بکەن دەست بە پاکردنی شارەکە بکەن چونکە ئەوە گرێبەستی کۆمپانیەکە تازاکرێتەوە بەڵام هیچ بەڵێن بوو سەرکردنی پارەکە تاوەکو ئێستا نازانم نییە قسەی ئێوەی ژینگە پارێزان چییە داواکاری ئێوە چییە پەیامی ئێوە چییە داوای ئێمە داوایەکی ڕەوایە ئێمە بێگومان ئێمەش حەزمان لێ دەست بەکار بکەینەوە پما خۆشە گرێبەسەکان بۆ نێ بکرێتەوە و لە ئێستا داوای تەواوی کرێکاران و ژینگە پارێزانی ئەم دەڤەرە کە داوا دەکەین سەرتا بەزیادکردنەوەی موچەکانمان دواتریش وەرگرتنی هەردوو ئەو دوو معاشە دوای ئەوەی کە داواکارەکانمان جێبەجێکران و هیچ داواکارێکمان نەما ئێمەش ئامادەین بەڵێ بە شانەزیێت سەریش خۆمان یعنی مەبەستان ئەوەیە دەست بە ئیش ناکەن تاوەکو مەرج و داواکاری ئێوە جێبەجێ نەکرێت بەڵێ بێگومان ئێمە داواکارەکانمان ئەوەیە کە ئەو دوو موچەی وەربگرین ئاتا موچە وەرنەژیرێ بێگومان ڕای تێکڕای ژینگە پارێزان ئەوەیەکەوە ئیش ناکرێت تا معاشەکە وەرنەژیرێت باش زۆر سپاس دەکەم کاک ڕێکەوت کاکاوارە دوایین پرسیارم با بۆ ئێوە بێ با ینی بزانم چونکە چارەسەر لە لای حکوومەتە با بزانم بۆ قسەی کاکڕێکەوت چیتانە ئەڵێن ئەگەر موچە وەرنەگرین دەست بەدەوام ناکەین ڕانیا ئێستاش ئەوە ئەخنکێ لە ناو زوبلۆ خاشاکەوە ینی بەڕاستی ینی ئێمە بەبادینی پێڵێن ناڵ و بزمار ئێوە چییە کە نەتوان چی بکەن بۆ ڕازیکردنی ژینگە پارێز و پاکردنی شارەکەش ئەو پرسە پرسێکی زۆر زۆر هەستیارە و بودجەکەش ئەوەندە زۆر نییە یعنی ئەگەر بیشوێنی بە یان بەراوردی کەی بە موچەی کارمەندانیان هیدایرێک کەمترە لە دایرەیەکی بۆ نمونە سەرۆکاتی شارەوانی ڕانێ ماگانە 300 میلیۆن موچەکەیەتی ئەوانەی کە پاکەوانەکان کە هەموو سنووری ئیدارەی ڕاپەڕین 15 شارەوانی و چەندین گوند و سەیرانگا و شەقام و جادەی دەرەکیەکانە پاک دەکەنەوە هەموو کێشەکەیوان موچەکان ناکاتە 300 میلیۆن دینار داوامان وایە لە بەڕێز وەزیری دارایی و بەڕێوەبەری بانکی هەرێم لە سلێمانی و بانکی ڕانی و بەڕێز سەرپرشتیاری داری ڕاپەڕین کە هەرچۆنێک بێت ئەو بودجە کەمایە کە ماگانە کەمتر لە 500 میلیۆن دینارە بە کۆمپانیا خەرج بکرێت جیان نەکرێتەوە لە بودجەی موچەی فەرمانبەران هیچ فەرقێکی وای نییە یعنی بە قەناعەتی من ناکرێت دەکرێت موچەی فەرمانبەر نەدرێت بەس ناکرێت موچەی ژینگە پارێز نەدرێت ژینگە پارێزەکان ئاخر کەسن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە موچیان ببڕێت یاخود کۆمپانیاکانی پاکەرەوە کاری کۆکردنەوەی خۆڵ و خاشاک نەکەن
پرسەکەش یانی بە دڵنیایی بە ملیارێک دینار چارەسەر بگرین بودجەیەکی ئەوەندا گەورەنێک کە حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی دەتوانین دابینی بکە. زۆر سپاس دەکەم کاکاوەرە، زۆر سپاس کاکاس و زۆر سپاس کاکڕێکەوت، سپاس کام ڕوومێوانی بەرنامەی بەرپرسیار. زۆر سپاس. خۆشتان لێ دەکەم بەخێر بن. سپاس بووەژی هەبەر پرسیارایی.